جەژنی قوربانە خەڵک قوربانی دەکەن بەڵام کۆمەڵێک هاوڵاتی لە کەرکووکەوە بە شێوکی خۆبەخشانە کۆمەڵێک سەر ئاژەڵیان هێناوە قوربانی بۆ پێشمەرگە دەکەن بێگومان ڕێنمایە تەندروستەکانیشان جێبەجێ کردوێن پێشتر قسەمان لەگەڵیان کرد ئەسمە لای هاوڵاتیانە بزان ئامانجیان چییە قوربانیە بۆ دەکەن بەڕێز وەکو خۆبەخشێک وەکو کەسێک کە ساهاتووی قوربانی بۆ پێشمەرگە دەکەی ئامانجە چییە؟ سرەتا منەمەوێت جژنە پیرۆزی خۆم لە سەرجەم هێزی پێشمەرگە بکەم و دایکی شەهیدان و سەرجەم خەڵکی کوردستان و شاری کەرکووک من لێرە پێم خۆش بە دوای 16 ئۆکتۆبەرەوە دوای دوورکەوتنەوەیەکی زۆر لە پێشمەرگە هەرچەندە ئێمە دوور نین دڵ و ڕحمان لەگەڵیاندایە پێم خۆش بەم قوربانیە ئامانج بدەین جگە لەوەی کە پێشمەرگە پێویستی بە قوربانی نییە چکە ئەوانە هێزێکی فیداکارن و خۆبەخشن من لێرەوە ئەمێ باس ئەوە بکەم ئەم قوربانیەم بۆ ئەوەیە کە بۆ ساڵی ئایندا ببێتە خێر و بەرەکەت بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ شاری کەرکووک. سپاس مەمنون بژیت. نوێنەری هێزەکانی پێشمەرگە کاک حەمیدکەریم سڵاوت لێبێت ئەم هەنگاوی ئەم هاوڵاتیانە چۆن هەڵە سەنجێنی؟ وڵا سپاسیانەکەین و دەستخۆشییان لێکەین هیواداری نمونیان زۆر بێ و ئینشەڵا خێرێکە بۆ خۆیان یەکەن و ئینشەڵا بەخێراتیانەکەم. برای عزیز چاوەکەم هەکار ئەمە بە کورتی پەیامی هەم ئەو هاوڵاتی خۆبەخشانێک کە قوربانیان بۆ پێشمەرگە کردووە و ئەو فەرماندەی پێشمەرگەش بێگومان دڵیان بە پشتگیری هاوڵاتیانی کوردستان بۆ پێشمەرگە خۆشە بڵێ.